کابینەی حەوتەم و هەشتەم و نۆیەم و هەتا دوایی کابینەیەک لە دوایەکەکانی ئەم هەرێمە هیچ گۆڕانکاریەکیان لە ژێرخانی ئابووری و دۆخی ژیانی خەڵکدا نەکرد بە ئاراستەی باشتر بوون. کابینە لە دوای کابینەش قەرزەکانی حکومەت زیاتر دەبێت و ئێستا بە پێی زانیاریەکان گەیشتووە بە 31 ملیارد دۆلار. وەکو دەوترێت ئەرێ حکومەت نەوت دەفرۆشێت یا دەیکڕێت و هەرێم بەردەوام دەکەوێتە ژێرباری قەرزەوە. دۆخی دارایی و ئابووری خەڵک و حکومەتیش تا دێت خراپتر دەبێت و بەرەو داڕوخان دەچێت. پەرلەمانتارێک دەڵێت ئەم کابینە ڕەزیلە کەس نازانێت چی لە پارە دەکات و لە چیدا پارە سەرف دەکرێت. نەوت گەیشتە 130 دۆلار پارە هەر نەبوو. ئەم پارەیە بۆ کێ دەچێت و هیچی لێ دیار نییە. یعنی ئەوەی کە هاتبێتە کایەوە ئێمە هەستی پێەکەین پارە هەبێت و نەبێت خەڵک هەر دەسی لەسەر دڵێتی بودجەکە دیار نییە و خەرجیش دیار نییە. طبعاً حکومت لای خەڵک چی حکومت لای خەڵک خزمەت گوزاریە ئەم حکومەتە چی کردو هیچی نەکردو لەوی تر پێش باشتر بێت. تۆ سەیری من هەر باسی قەتەر ناکەم باسی ئوردنەکەم هیچ مواردێکی هیچ کانزایەکیان نییە. ستیبلترین و هاوتەریترین ژیانیان هەیە لە عالەمە لەم منطقەیە. باشە ئەوە تورکیایە. ئێوە کارەکەی بەڕێوەبردنی عەقڵێتی حکمڕانیە. حکمڕانی نابێت ڕەزیل بێت. ئێمە سوالکردنین هەموو مانگێک بچین لە دەرگای بەغداد بدە ئەگەر خەڵکی لە ماوەی ئەم کابینێدا دەوترێت گۆڕانکاری ئەو تۆ ڕووی نەدا. لە ڕووی ئابووریەوە هیچ بەرەو پێشوونێک نەبیندرا. هیچ پلانێکی ئابووری نەبوو بۆ قوتارکردنی هەرێم لەم تەنگەژە ئابووریەی بۆی دروست کراوە. هەموو هەوڵێکی ئەم حکومەتە 30 ساڵەیە بۆتە ئەوەی مانگانە بەشەڕ 200 ملیار لە بەغدا بسێنێت و لەگەڵ پینە و پەڕۆی ناوخۆودا هاتینەوت موچەیەکی پچر پچڕی پێدا بەش بکات. ئێمە نەمانتوانێت سوود وەربگرین لە زیادبوونی نرخی نەوت یاخود فرۆشتنی غاز بە نمونە هەرچەند تا ئێستا تا ئەم ڕادەیە ئێمە خۆمان وەکو خۆمان پێداوەسەکانی خۆمانمان پڕ نەکردوێتەوە. بەڵێ ئەو کات ئەکرێ بەڵێن ئێمە تا ئێستا با بڵێن پێشکەوتنمان تۆمار نەکردووە لە مەسلحەت و لە حساب بۆ حسابی ئابووری هەرێمی کوردستان لەبەر ئەوەی وڵاتانی تر بە نمونە وەکو وڵاتی وەکو ئیمارات وەکو قەتەر وەکو قەبارە زۆر گەورە نین با بڵین بەراورد بکرێنەوە بە هەرێمی کوردستان ئەوانیش خاوەنی نەوت و گاز و بابەتە سروشتیەکان. بەڵێ ئێمە لەم بارە نەمانتوانی هێشتا بگەینەوە ئاستا و ئیستیفادە و سوود وەربگرین لەم سەرچاوە سروشتیە زۆرەی کە هەمانن. یعنی تقریبان ئەوەی ئەوترێت لە ئاسی نێودەوڵەتی ناوچەی عێراق بەگشتی و بە تایبەت هەرێمی کوردستان ئێمە وەکو خۆمان تقریبان یەک با بڵێن هەشتەمین لەسەر ئاسی جیهان لە یەدەگی نەوت و لە غازی سروشتی ئەو بابەتەنە. یعنی ئەمە پلۆپایەکی تایبەتە زۆر گرنگە بەڵام تا ئێستا نەمانتوانیوە سوودی لێ وەربگرین و وا باس ئەوە بکەین کە دۆخی مرۆڤ لە ئاستێکی زۆر باشە. ئەوەی جێگەی سەرسوڕمانی ئابووری ناسانە حکومەت هیچ پلانێکی ئابووری ساڵانەی نییە بۆ ڕزگاربوون لەم دۆخە و 30 ساڵە دەست نەبراوە بۆ گۆڕانکاری ڕیشەیی. لەبریەوە بەردەوام یەکێتی و پارتی تۆمەت بۆ یەکتر دروست دەکەن و یەکدی بە تۆمەتباری ئەم دۆخە دەزانن. لە کاتێکیشدا هەردووکیان ڕاست دەکەن چونکە ئەگەر ئەوان هۆکاری ئەم دۆخە خراپەی خەڵک نەبن کێ دەمێنێتەوە بەرپرس بێ لەم دۆخە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.